ئەو پژمینەتان بینی ئێستا لە نێو زۆرینەی ماڵەکانی کوردستان ئەو پژمینە هەیە کە یەکێک لە نیشانەکانی پەتایەکی بربڵاوە کە دەڵێن خەڵکی دەڵێن لە ژیانماندا تووشی پەتای وا تون نەبووین. لە ڕاستیدا هەموو ساڵەکەم قسەیە هەر دەکرێ دەڵێن خۆم شۆرد و دوای سەرمان بوو تووشی پەتا بووم. دەڵێ سارد و گەرم بووم چوومە دەرەوە گەرم بوو دوایی سەرمان بوو تووشی پەتا بووم. دەڵێ نەوەڵا لە دراوسەکەمان توش بووم. دەڵێ نەوەڵا لە نێو ستۆدیۆی بەرنامەی دکتۆر ئاراس توش بووم. ئەو پەتایی کە ئێستا لە کوردستان بربڵاوە لەم بەرنامەیەدا شەن و کەوی دەکەین هۆکار و پێشگیری و چارەسەری بە شێوەیەکی زانستی سادە ڕوون دەکەینەوە. سڵاوتان لێبێت. دکتۆر ئاراس برادۆستیم لە پرۆگرامێکی نوێی دکتۆر ئاراس لەگەڵتانم. لەم بەرنامەیەدا باسی پەتایە. هەندێک چارەسەر و دەرمانی کوردەواری هەن کە خەڵکی ئێمە بەکاریان دێنێ. لەم بەرنامەیەدا باسییان دەکەین. پەیوەندی چیە لە نێوانی لیمۆ، سیر، پیاز، زەنجەبیل، هەنگوین، شیر، خورما و ڕۆن لەگەڵ چارەسەری ئەو پەتایی کە ئێستا لە کوردستاندا بڵاوە. دەرزی تێکەڵە باس دەکەین. تێکەڵە. باسی دەرمانی دژە بەکتریا دەکەین. باسی دەرمانی دژی ڤایرۆس دەکەین. باسی ڤاکسین دەکەین. باسی ڕێگە خۆپارێزیەکان دەکەین. باسی پێشگیری دەکەین. باسی چارەسەر دەکەین. باسی هەڵەباوەکان دەکەین. تایبەت پەیوەست بە پەتاکان بە شێوەیەکی گشتی بەتایبەتیش ئەو پەتایی کە ئێستا لەنێو خەڵکی ئێمەدا زۆر بڵاوە. باسیەوە دەکەین باران پەیوەندی چییە بە پەتا؟ بۆچی لە هاویندا هەندێکمان تووشی پەتا دەبین؟ بۆچی هەندێک خەڵک دەڵێن مناڵەکەمان ساڵ وەختی ساڵ توشبووی پەتایە؟ بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە کۆمەڵێک میوانی شیرین ملان بەشداربوانی بەرنامە ئەمڕۆ لە بەردەڕەشەوە هاتوون. قوتابی بەشی پەرستارین لە پەیمانگەی تەکنیکی بەردەڕەش زۆر بەخێربێن سەرچاوان. ئینجا دکتۆرێکم لەگەڵدایە. پزیشکێکی گەنجە، چالاکە، هەر دەردەکەوێ هەڵایەک دروست دەبێ. بۆ چونکە زانست بە شێوەیەکی سادە و بە زمانی خەڵک دڵسۆزانە دەگەێنێتە خەڵک. ئەویش دکتۆر پشدەر عەبدوڵڵایە، پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵانە. هەر ناوی پشدەر نییە خەڵکی پشدەرێشە. دکتۆر پشدەر زۆر بەخێربێی. دکتۆر پشدەر خۆی پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵانە. دوای ماوەیەکی کورت دەبێتە یەکەم پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی کۆندامی هەناسەی منداڵان. دوای ماوەیەکی کورت بێگومان دەیناسن بە تایبەتی ئەوانەی لە باشووری کوردستانن ماوەیەکی باشیش 4 ساڵ بەڕێوەبەری نەخۆشخانەی دکتۆر جەمالی منداڵان بوو لە سلێمانی خزمەتێکی زۆر جوانی کرد و نەخۆشخانەکەی لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی دیکە گواستەوە. هەمووانش ئەو شاهیدی دەدەن دکتۆر پشدەر. زۆر سپاس. دەستت خۆش بێت. دەستان خۆش بێت. زۆر بەخێربێی. زۆر سپاس. ئەرێ ئەو پەتایە چییە بڵاو بۆتەوە بەناو خەڵکیدا؟ طبعا هەروەگەوەی کە بەڕێزیش ئاماژە پێیاوت هەموو ساڵێ ئیتر خەڵک ئەڵێ لە ژیانمانە پەتای وامان نەگرتووە. ئێمە کۆمەڵک پەتامان هەیە بە پێی وەرزەکانە گۆڕە. تەمان لە هاوینە، لە پاییزە، لە زستانە، لە بەهارە. پەتاکان کە وتی خودی پەتا ئەم پەتانە ڤایرۆسین. کۆمەڵە ڤایرۆسی زۆر زۆر ئەم حاڵەتانە دروستەکەن بە پێی وەرزەکە، بە پێی کەشی ئاو هەواکە، ساردی و گەرمی، وشکی و شێداری، جۆری پەتاکان، جۆری ڤایرۆسەکان کە ئەوانی نیشانەکان دروستەکەن ئەگۆڕێت. بۆیە ئەوەی کە ئەو ماوەیە ئەم پەتا ڤایرۆسیە توندەی کە لە ناو خەڵکە هەمیشە وا بڵاو بوو کە پەتای تا ئێستا وا توند هەستی پێ نەکراوە یاخود نەبووە بەڵێ هەبووە. بەڵام ئەوەی کە نابووم بوو نامۆ بوو بەنسبەت خەڵکەوە ئەوە بوو کاتەکەی ئەم کاتە نەبوو کە ئەم پەتا توندە ڤایرۆسیە کە خەڵکێکی زۆری تووشی کۆمەڵێک نیشانەی زۆر قورس کرد
کەوای کرد خەڵکێکی زۆر بە گەورە بچووکەوە بە تایبەتی مناڵی بچووک ناچار بن بۆی کە سەردانی نەخۆشخانە بکەن و وای کرد کۆمەڵک مناڵی زۆر لە نەخۆشخانە داخل بکرێن کاتەکەی ئەو کاتە نەبوو کە خەڵک چاوەڕێیەکرد ئەوەی ئێستا چییە چەند زۆری هەیە ئەوەی ئێستا کە هەیە ڤایرۆسەکان چەند جۆرێکە بەپێ ئەو نیشانانەی کە هەیەەوە بە ئەو فاسانش کە کراوە RSV لە مناڵانە لە تۆپی توشبووەکانە و لە دوایەوە ئینفلۆنزا کە بەشێک لە فاسەکان دەچووە کە ئەثریئنتووە کە ئەمە طبیعیە کە ئەمەیە بەشێکیان کۆڤیدە بەشێکیان کۆمەڵە ڤایرۆسی تر ڕینۆ و کۆمەڵە گەدینۆ و ئەمانەی ترە کە دەرچوون کە نیشانەکان بەپێ ئەوەی توشکەری یەکەمە کۆڕۆنا نییە نەخێر RSVە بەڵێ لە هەموو ساڵێکە لە وەرزێکی تایبەتە RSV لە مناڵانە بە تایبەتی مناڵی بچووک هەمیشە تۆپە بەشی هەرە سەرەوەیەتی کە نیشانە قورسەکان کە کۆندامی بەشی خوارەوەی هەناسە تووشەکە و لە هەمان کاتدا لە دوایەوە ئینفلۆنزایە کە مناڵان لێی دەرناچن بەشی زۆری مناڵان تا تەمەنی 2 ساڵ لە سەیانەوەی مناڵ زیاتر تووشی RSV ئەبێت و اینجا ئینفلۆنزاش بەشێگیرە بۆیە نیشانەکانیشان قورسە لەبەر دوو هۆکار خودی ڤایرۆسەکە خودی کەش و هەواکەش هەم بەهۆی سیستەمە بەرگریە پێنەگەیشتوەکەیان و هەم ئەنەتۆمی یاخود ئەوەی کە شێوازی دروستبوونی کە بچووکەوە بە ئاسانی ئەنووسێبەیەەکە و هەم ڕوبەری هەناسە گۆڕکەیە زووتر بەتونتر تووشە بن یەکێ لە شتەگرنگەکانی تریش مەسلەی فایبەرێکمان هەیە لە ناو جەستەی ئێمەیە کە زۆر بەرگەی هیلاکبوونەگرێ بەڵام لە مناڵی بچووکە ئەم فایبەرە زۆر کەمە بۆیە مناڵان زووتر تووشی هەناسەتوندێکی زۆر قورس ئەبن بەرگە ناگرن ئەی پەیوەندی بە باران هەیە ئێستا کە باران کەمتر دەبارێت ئەم هەفتەیەنە بەڵام بەگشتی پەیوەندی بە باران هەیە 100% کاریگەری هەیە 100% پەیوەندی هەیە هەر لە کوردەواریشە کە ئەڵێ کەی بارانێ ببارێ لە کاتی پەتا قورسە توندەکانە ئەڵە کەی بارانێ ببارێ بارانێکی ڕەحمت ببارێ ئەم دەرد و پەتا قورسانە لەگەڵ خۆی ڕابماڵێ ڕێک وایە ئێمە حاڵەتێکمان هەیە بەڵێ بەشی زۆری نیشانەکانی زۆر کەمەکاتەوە و حتا هەندێک جار وا کات کە هەستی پێ نەکرێ نیشانە توندەکان بۆچی لەبەر چەند هۆکارێک ڤایرۆسەکان بەشێ لە ڤایرۆسە توندەکان حەزیان زۆر لە هەوای وشک و ساردا بۆچی بۆ گەشەکردن و بڵاوبوونەوە ئەمە یەکێ لە هۆکارەکان هۆکاری دووەم چییە ئێمە لە هەوای وشک و ساردا طبعا لە لوتە سیستەمێکی بەرگری زۆر بەهێسێ دژە ڤایرۆسە دژە بەکتریایە دژە هەوکردنە و لە هەمان کادا چیەکە فیلتەرێکی باشە کە بە ئاسانی تێنەپەڕێ لە کاتی هەوای وشک و ساردا ئەم سیستەمە بەرگریەی لوت بۆ کەمتر لە نیوەدا ئەبەزێ کەواتە ڤایرۆس و بەکتریا بە ئاسانی پیاتێپەڕێ ئەگەر لە زستاندا لەبەر وشکی کەش و هەواکە لەبەر سەرما کە دوای باسی دەکەین لە هاوین بۆ هەندێک جار هەیە ئەم ڤایرۆسانە بەردەوام هەیە باشە بەردەوام بە درێژایی ساڵەکە شتێک نییە کاتێک بێ بڵە ڤایرۆس نامێنێت بەڵام بۆ لە هاویندا کەمە یەکەمیان لە هاوینیشدا تەبەن هەر هەیە بەڵام سیر کێگەر یەکێک توش بێ لەوانێت تەناخۆی توشکایە کەس توشکا لە هاویندا زۆربەی کات جەوەکە کراوەتەوە ئەو کەسەی کە ئەپژمێت ڤایرۆسەکە لە شوێنەکە قەتیز نامێنێ بەریەکەوتن زۆر کەمە دەرگای خوێندنگا کراوە نییە کەواتە چیە بە ئاسانی بڵاو نابێتەوە بۆیە ژمارەکان زۆر کەمن بەڵام هەر هەیە بەڵێ بەدڵنیایوار هەیە کەواتە بوونی پەتاکە یا بوونی نەخۆشیەکە پەیوەندی بە هاوینەوە نییە ئەوە خۆی هەیە ینی من کە دەڵێ مناڵەکەم سەرمای بووە و توش بووە ئەمە ڕاستە یان دەبێت لە کەسێکەوە تووشی بێت ڤایرۆسەکەی بۆ بگوازێتەوە ئەگەر ڤایرۆس و بەکتریا بوونی نەبێ لە ناو سەهۆڵی شابیت توش نابیت جوانەوەڵا کەواتە ئاگاتان لەوە هەیە لە ناو سەهۆڵیشدا بێت تووشی نابێت ئەگەر ڤایرۆس و بەکتریاکە نەبن بە دڵنیاییەوە بۆ توشبوون بە هەر پەتایەک پێویستە بەبوونی ڤایرۆسەکەیە لە زستانە ڕێگەکانی بڵاوبوونەوەی پەتا ڤایرۆسەکە خۆی زۆرە بێ ئاسانکاری بۆ ڤایرۆسەکەکە هەم بۆ گەشەکردنی هەم بۆ بڵاوبوونەوەی هەم بەرگری بەرامبەرەکەشی کە ئێمەین دا ئەبەزێنێت ڤایرۆسەکە لە هەوادا هەیە بەڵام
بە شەیەکی بەردەوام بەڵام گرنگە کە ببێتە هۆی توشبوون توشکەر بێت و کەسەکە توش ببێت دوایی دەڵێن توش بووە و دوایی کەسەکە تووشی پەتا بووە. ئەم ڤایرۆسە بەردەوام لە نێوان مرۆڤەکانە ئاڵ و گۆڕی ئەکات. باش بەڵام بە حکمی ئەوەی لە هاوینە هەم جەوەکەی سارد و وشک نییە، نیشانەکانی زۆر کەمترە و لە هەمەوەی بە ئاسانی ناگوازرێتەوە، بۆیە ئەوانەی کە تووشە من ژمارەیان زۆر کەمترە. مەرجش نییە ئیلا لە کەسێکەوە تووشی بی. بەڵێ بەڵام کەسێک کاتێک کە تۆ من لێرە ئەپژمم ئەکۆکم ئەم ڤایرۆسە لەوانەیە بەر ئەم پەرداخە بکەوێت، لەوانەیە بەر ئەم شتە بکەوێت. ئەگەرێکێک لە دوای منەوە بێت لێرە دەستی لێبە چوە بۆ چەند کاتژمێرە گەمێنێتەوە، یاخود لە دەستی دەرگایەک یاخود بۆنە مەغسەلێ یا هەر شتێکی تر، ئەو کاتە بە ناڕاستەوخۆیی تۆ ڕاستە مرۆڤەکە گواسیێتەوە بۆیە تۆ لێوە وەریەگری بۆی کە تۆ تووشەبی. پەنجە لە چاوتی لە لورتی لە دەمەتی لەو ڕێگانەوەی گوازیتەوە. ئەمانە ڕێگەکانی گواستنەوەن، ڕێگەکانی توشبوون و گواستنەوەم پێ بڵێ خاڵ بە خاڵ. تۆ هەر کاتێک دەست یا بەڕاستەخۆیی ئەگەر نزیکبوونت لە مەترێ نزیکتر بێ مەترێک و نزیکتر کە ڕاستەخۆ بەسەرما بپژمێت یا بکۆکە ڕاستەخۆ بۆ دێت، یاخود ئەو کەسەی کە ئەپژمێ ئەکۆکێ بەسەر هەر شتێکا بێت لێەوە سیرەکەی کە تۆ دەستی لێ ئەدەیت ئەم دەستە لە چاوت لە لوتت لە دەمت لە هەر شتێک بیت ئەو کاتە بە ئاسانی لەو ڕێگەیەوە ئەگوازرێتەوە. یاخود بەکارهێنانی کەلوپەلی ئەوانی تر لە کاتی ناخواردنە، لە کاتی بەکارهێنانی بۆ نمونە خاولیەکە کەوچکێکە یا هەر شتێکی ترە، ئەم بەکارهێنانی ئەمە لەبەری ڤایرۆسەکە لەسەر ئەم شوێنە ئەبێنێتەوە بۆ ماوەی چەند کاتژمێرێک بۆیە تۆ تووشەکەت. باش لێرە لە نێو ستۆدیۆ ئەم شتانە هەن. ئەم شتانە چین؟ لیمۆیە، پرتەقاڵە، هەنارە، هەنگوینە، شیرە، چای سەوزە، خورمایە، سیرە، پیازە، سەوزەیە، هەموو ئەو شتانەی دیکە کە لە کوردەواری بەکاردەهێنرێن لە چارەسەری پەتا دوای کەمێکی دیکە باسییان دەکەن. ئەوە دیعایی مەشروب خۆرەکانە بۆ ئەوی ڕێگەیەکی دیکە بە خۆیان بدۆزنەوە بڵێن وەڵام مەشروب باشە. دەرزی تێکەڵە داهێنانە یان بەڵایە. منداڵەکەم ساڵ وەختەی ساڵ توشبووی پەتایە. ڤاکسینیشمان هەیە بۆ کۆمەڵی خەڵکی تایبەت. حەز ناکەم لە باسی کحول ئەو لێرە بێت. باش بۆچی هەندێک کەس زۆر تون دەیگرێ؟ هەندێک کەس تەبان ئەمە زۆر جاران پرسیارە ئەکرێتەوە، هەندێک کەس زۆر توند ئەیگرن و ئەمە پێوەستە بە چەند شتێکەوە. یەکەمیان خودی ڤایرەڵ لۆت کەسێک هەیە ڤایرۆسێکی زۆر وەرەگرێت لە کاتێکە سیرەکی نیشانەکانی تووندا ئەگەر بەراورد لە هەما کادا بە کەسێکی تر. دووەمیان هەندێک کەس هەیە خۆیان ئەلێرجیکن ئەتۆپیکن یعنی هەستیاریان هەیە. سیرەکەی ئەمانە هەم زوو تووشە بن و هەم زۆر بە قورسی تووشە بن و هەم درەنگ چاگە بنەوە کۆکەی لەگەڵامێت تۆ ئیزعاج ناسکترە بەرامبەر ڤایرۆسەکە یان هەستیارترە بەرامبەری. باش هەندێک کەس دەڵێن منداڵەکەم ساڵ وەختەی ساڵ توشبووی پەتایە هەر چاک نابێتەوە. بۆ بیزەبەت ئەمەش زۆر جار ڕوبەڕوویمەین و هەندێک کەسمانێ هەندێک مناڵە تەمەنی گەورەشتریشە هەستیاری لووتیان هەیە یا گۆشتی زیایان هەیە یا گۆشتی لەوزەتێنیان هەیە. سیرەکەی ئەمانە پێشتر کە باسمان کرد لووت بۆ هەناسەدان دروست کراوە کە بۆ هەناسەدان دروست کراوە ئەم لوتە دژە ڤایرۆس دژە بەکتریا شێدارکەرەوەیە گەرمکەرەوەی کاتێک هاوایەک وەرەگرێ. ئەم منداڵانە کاتێک کە بەدەم هەناسایەن دەم بۆ حاڵەتی ئیمەرجنسی دروست کراوە حاڵەتی لە ناکاو کە ناچاری لوتیەگیرێ. سیرەکەی ئەمانە بەردەوام ئەم ڤایرۆس و پەتایانە ئەم ڤایرۆس و بەکتریا خۆی پیاکە بە دەم سیرەکەی زوو تووشیەکە و بەشێکیشی پێوەستە بەم هەستیاری کە پێشتر باسمان کرد هەستیارە بۆیە بەردەوام لە کۆڵی نابێتەوە بەردەوام لەگەڵ یابێ. باش لە بەشێکی دیکەی ستۆدیۆ شتێکی دیکەتان پیشان دەدەم لە نێو کووە لە کوردەواری خۆماندا لە بەتایبەتی لە باشووری کوردستاندا داهێنانێک کراوە هەرچی کۆمپانیا و کارگە گەورەکانی دنیای دروستکردنی دەرمانن کە سامانەکەیان و بزنسەکەیان خەیاڵیە
و ئەو زانستی لە پشتی ئەم بزنسەوەیە لە بزنسی دروستکردنی دەرمان دیسان خەیاڵیە خەیاڵیان بۆ ئەوە نەچووە کە دوو دەرزی بێنن دوو دەرمان بێنن هەندێک جار سێ تێکەڵی کەن بۆ ئەوەی پەتای پێ چارەسەرکەن لێرە ئەمڕۆ لە نێو ئەم سندوقەدا لە نێو ئەم سندوقەدا شتێک هەیە دوایی پێتانی دەڵێم چییە لێرە کۆمەڵێک دەرمان هەن کەپسولن کە کفرە بەکاریان بێنی کفرێکی پزیشکی خەتەرە بەکاریان بێنی بەبێ ڕاوێژ و بەبێ بڕیاری پزیشکی پسپۆڕی بە ویژدان لێرەش بە هەمان شێوە لێنە ئەو دەرجێ ئەو تێکەڵەیە هەن کە ئاوها تێکەڵ و پێکەڵیان دەکەن و دوایی لە کەسێکی دەدەن کە پەتای هەیە دەڵێ وەڵا چاک بووم و عیبم نەما دوایی باسی دەکەین ئەم چاکبوونەوەیە چییە عیبی نەما خۆ ئێمە دەڵێن لە ڕۆزانستیەکە هەڵەیە ئەی بۆ عیبی نامێنێ باش ئێستا کاتی دوعایە بەڵام دوعای نزا ناڵێم باسی دکتۆر دوعایە دکتۆر دوعا شێخ موس پسپۆڕی خۆراک لە ستۆدیۆ لەگەڵمدا دکتۆر دوعا بفەرموو ئێدە بفەرموو مرحبا دكتور بخير دكتور ماشي توني صاحبي الحمد لله حال باشا صاحبي تشاو زۆر دكتور بخير یەکسەر چی ناوێ يلا دکتۆر پشت دە ڕوخسەتمان دەدەی فەرموون بابەتێکی مرحبا دكتور، دیکەشمان باشی. هەیە دکتۆر دوعا ئەمڕۆ باسی کەچەپ و مایۆنیزمان بۆ دەکا بچینە ئەوێ یەکسەر بله بفەرموو ئێرە جەنابەت یەکێک لەو شتانەی بله. کە خەڵکی ئێمە زۆر بەکاری دێنێت راسته کەچەپ و مایۆنیز و شتەکانی تێ من ناوێ نازانم انواع الصوصات راسته زورة البازاري بەڵام کەچەپ و مایۆنیز زۆر بەکاردێن ناڕژێ بە تایبەتی دەیکەن بەسەر خۆراکە خێراکان فاسفود جا خۆی فاسفود هەر بەڵایە کەچەپ و مایۆنیزیشی پێدا دەکەن ئەمانە باشن یا خراپن براستي دكتور او خرابياوان باش يعني زيادتره اش باشياوان باشيان باشياوان هي؟ زور كما ئاها زور كما باشە اما زور بكارتينن او تشتكي غلطه بو صحه اما طانن وكيوان لمال شيكن بطريقه تندرست به وازيتي منده بس اي بازاري بشكل عام زور انواع هنا لبازاري وخاصه من دال قال لك يجي حزدكن تاثيري خراب قال لك هي زيادتري تاثيري باش وقال لك انواع هنا وكايستا موجوده بس زيادتر بكارتين بلا بيجن مايونيز وكتشبه باڵە بس وكي تركيبي بيجن تاثيري باش سر جسمنا تاثيري خرابه باشياوي قال لك كم ترى باش خراپیەکەی چییە خرابيكا يكم تشدس بيكن خويكا زوره خوي تيت زورة صوديوم تيت زورة أو تأثير جلك الجسم دكا ضغط برز دكا دهيل زياتر أفناو جسمت خزن ببا جا بۆ شتێک نەکەین مادەم باسی خوێت کرد پێکاتەکەیان باز دەکەین تمام بۆی یەکسەر بو واضح بقى بینەرانی ئێمە لێمان تێبگەن کە مەسەلەکە چییە بۆچی باسی خوێ دەکەین عادة تشتي پێکاتەکە چییە پێکاتەکەم پێ بڵێ بەگشتی عادة تشتي حاضر لبازاري تركيز كنت تشتكي تجارية يعني وقتي أما المال مثلا حاضر كنت تشتكي باش دخيني تشتكي تجاري كيف قلت شيء كان بشكل عام تأثير يعني تركيز كان صار موضوعي سعر يكم تش بلا بيجن خوي دخنا نابده خو بكمية زور دخنا نابده أو كمية زور قال لك خرابة يكم تش بو من دالة خرابة خۆیەکی زۆری تێدەکەن تماما أو خويا زور جارێ تێدەکەن. بە هەمووی دابڕۆین پێکاتەکە دوایی تمام. دێنەوە سەر زۆر باشە خراپی دکتۆر. هەرێکەکان خۆیەکی زۆری تێدەکەن خويا زور تێدەکەن باشە شكر تێدەکەن أو شكريسبي أو جي خوێ و تێدەکەن شەکر ئەمە دوو دژمنە سپیەکەن چیتر لمندوزي زور دخنا نابده نێمەندزیش دژمنێکی تری سپی بهارات زور انواع بهارات دخينه باشا. بيبر وقال لك انواع دنجي بهارات دخينه كبياز مثلا سيربه باودر بقول لك انواع بهارات جي دخينه طبعا زيت دخينه زيتي بيجن قول بروجه يا زيتي صويا دخينه عاده باشا. زيتي زيتون بكارناين بيجن مثلا زيتي زيتوني اصليبي يا افي ليمون دخينه افي ليموني طبيعي
هلکە مثلا ئاوی لێمۆنی سروشتینا نەسروشتی ناخێنێ عادەتەن ئاوی لەیمون هەیە تا لە ئێستا بازاری یەک لێ خراپترن تماما ئاوی لەیمون گەلێکی البازاری هەیە تبینی حازرە بەس نە ئەو ئاوی لەیمونی سروشتیە گەلێکی مادەی دنجی سەر ئیزافە دکەن مەوادیش بۆ بپارێزە بۆ ئەکسپایەری وی درێژ بە بۆ باکتیریا ناو دچێنە بە باشە طبعا هلكة دخلنا ناف مايونيز ده هلكي خاو أو جي تأثيري وهي طبعا معجون طماطة أو بيجن آفي طماطة دخلنا ناف ده إيه حاضر أو جي نسبك شكرتي ده هي شكر دخلنا ناف ده مواد دخلنا ناف ده شبو بارزن شبو إكسباير بو موضوعي خزني وي يعني زيادة بمين بكتيريا ناف ده تشينا بقى هجر أوي طماطة المال حاضر كان المال دروست كان أو تشتكيدنا باشترى فأحمد شتي دخلنا ناف ده نستروشتينا نطبيعينا باش ئەمانە هەمووی هەرێکێک لەوانەی کە باس کرد زۆربەی زۆری خۆیان لە بنەڕەتدا ناتەندروستن و زیانیان هەیە هەمووشی بەیەکەوە طعمی خۆشە تامی خۆشە طعمی تامێکی دەستکردی تێناکەن طعمێکی دەستکردی تێناکەن بەس طعمی شەکر أو شكر مرو فيري طعمي كي شيرينة خاصة زاروك حاجة دكان أو شكريهان مرو هز دكان مرو طاقة دا خاصة زاني دكتور خوارني مجي جلوكوزا شكرة فأو فيري ويدبن دەست خۆش کاتی ئەمەیە ئەمە چیە جۆرێکی خواردنەوەی کحۆلیە پەیوەندی چێ بە پەتاوە پەیوەندیەکی ناڕاستی درۆینە دروست کراوە فێڵباز کردویانە ئێستا فێڵەکەتان ئاشکرا دەکەم های فێڵباز دکتۆر پشدەر پێشەوەی ئەم فێڵە ئاشکراکەین با بچینە ئەولا دەرزی تێکەڵە داهێنانە یان بەڵایە بەڵایەکی گەورەی تەندروستی ئەم سەردەمەیە کە بەداخەوە هەندێک جار بۆ بازارگەرمکردنی خۆیان بەکارهێنرێت کە ئەم دەرزی تێکەڵەیە ئەگەر شتێکی باش بووە هەر بەڕێزت کە پێشتر باسی کرد ئەکرا کۆمپانیا زەبەلەحەکان یاخود زانا گەورەکانی بواری لە کۆڵینەوە تەندروستی چەندین تێکەڵەی وایان دروست کردبایە هەم بۆ ئەوەی خەڵک بە ئاسانی دەستی پێ بکە هەم بۆی بە ئاسانیش بە کەمترین شوێنی دەرزیلیان و ئازار نەجاتی بێت وەرە لێرە دکتۆر پشدەر ئەگەر کەسێک لە هەر شوێنێک دەرزی تێکەڵکە ئەم دەرزیانە ئەم دەرمانانە تێکەڵیان کاو بیدا لە کەسێک و تۆ حاکمی تەندروستی بڕیار دەدەی سزاکە چییە؟ سزاکەی وەگەوە کە تۆ دەمانچەیە ڕابکێشی لە یەکێک لەوانەیە تەقەو کردی بێ سزاکەی وەگەوە تۆ هەربوو کوشت بێ چونکە تۆ لەوانەیە ئەگەر بۆ 100 کەسی بکەیت دانێ دوان مەترسی مردن یا تەنانەت مردنیش دروست کات بۆیە تۆ ئەم دوو دەرزیە یاخۆ ئەم تێکەڵەی کە باسەکرێ لەوانەیە سزاکەم پێ بڵێ سزاکە ئیتر خۆت پیرز ناکە سزای بکوژە سزای بەکوش چییە؟ ئەدامە تۆ بەدڵنیایەوە تۆ کاتێک کە بڕیاری کوشتنی یەکێگە دەی وەڵا کوشت سزاکەی بەدڵنیایەوە هەرەوا بێت ئای دەستخۆش ڕوونە باشە کەسێک ئەگەر کەسێک دەڵێ من تا دەرزی تێکەڵە لە خۆم نەدەم چاک نامەوە ئەمە بە هیچ شی لێ دەکا بۆ کە دەرزی تێکەڵە بەکاردێنێ دوایی نیشانەکانی نامێنن ئەمە وەک ئەو مادە کحولێ کە بەدەستەوە گرت کاریگەریەکی کاتی درۆینەی زیانبەخشی زۆری هەیە لەسەر تۆ ئەم دەرزە تێکەڵانە بەشی زۆریان یەکەمیان ئازار لابەرە دووەم ستیڕۆیدە ئەم ستیڕۆیدە و ئەم ئازار لابەری ئازارشکێنە چی دروست دەکە کەیفخۆشیەکی کاتی درۆینەی زیانبەخشی زۆر گەورە کە زیانی زۆر گەورە بۆ تەندروستی تۆ لە داهاتوویەکی نزیک و دوورا دروستەکات کاریگەری بەسەر سیستمی بەرگریەوە چییە؟ بە دڵنیاییەوە ئەم ستیڕۆیدە بەرگری لاواسەکە وواد لێ ئەکا بۆ نمونە ئێمە ئەگەر مەترسیەکی گەورە لەسەر جەستەمانە هەبێ یەکەمیان
مەترسیەکە ئەشارێتەوە، دووەمیان مەترسیەکە دووقاتەکە، واتە تۆ وەک کەسێکی نابینات لێ ئەکا. مەترسیە گەورەکە نابینی لەگەڵ ئەوەی کە نایبینی دووقات و سێقات و چەند بەرابەری ئەکات لەسەر تەندروستی تۆ. ڕوونە ئەم دەرمانە دژە بەکتریایانە ئێمە توشبووی ڤایرۆسین بەڵام خەڵک دژە بەکتریا بەکاردێنێ باشە یا خراپە؟ بەڵام من بیهێنن مەسعود بێ زەحمەت ئەم مناڵە جوانەمان بۆ بێنن تۆ بەردەوام بە. بەڵا گەورە مەترسیدارەکەی ئەم سەردەمەی تەندروستی لە ئاستی دنیاە ئەم دەرمانانە دژە بەکتریایانن. ئەم دەرمانانە ئەگەر بە شێوەیەکی دروست بەکار بێنرێ کاریگەری زۆر باشیان بۆ لە ناوبردنی بەکتریاکان هەیە. بەڵام کاتێک کە تۆ دوژمنەکەی خۆت ئەناسیت کە ڤایرۆسە، ئەم دەرمانە هیچ کاریگەریەکی نەگنیە لەسەر ئەم ڤایرۆسە، بەڵکو بە پێچەوانەوە سوپا بەهێزەکەی خۆت کە بەکتریای سوودبەخشە لە ناوە بات، کەواتە تۆ نەک دوژمنەکە لە ناو نەبرد، بەڵکو ڕێگا و خۆشکرد بۆ دوژمنەکە و بۆ ئەوەی کاریگەری زۆر یعنی وەکەوە کاراسانێکی زۆر بکەی بۆ دوژمنەکە و کاراسانێکی زۆر بکەی وەکەوە خۆت ببی بە پیاوی دوژمنەکە و دەست خۆش ئەوە دەدرێتە منداڵانیش بە دڵنیاییەوە لە ئێستاە کە لە دنیاە ئەوەی کە من باسی یەکەم لێکۆڵینەوە چەندین کراوە کە ئێستا پێنجەم هۆکاری مردن لە ئاستی دنیاە دەرمانە دژە بەکتریاکانن. من پێم وایە ئەگەر لە دنیاە ئەڵێ لە ساڵی 2050 ئەبێ بە یەکەم هۆکاری مردن لە دنیاە. لە کوردستانە بەداخەوە کە لێکۆڵینەوەیەکی جدیمانە کە بە ڕێژەیەکی زۆر بەکارهێنرێ کە خەڵک بووە ئەزانێت سەوزە و میوە و نقڵ و چکولێت کە نقڵ و چکولێتیش زیانی زۆریان هەیە. بزمە بستم کە لای خۆمان زۆر شیرن خەڵک زۆر تامەزرۆیە. ئەمانە من دڵنیام ئەگەر لێکۆڵینەوەی جدی بکرێت لەوانەیە ئێستا یەکەم هۆکاری مردن لە کوردستانە دەرمانە دژە بەکتریاکان بن. دەست خۆش ڤاکسین بەکاربێنین زانە بەدڵیان بوو ئەم مناڵە جوانش پێشەوەی باسی ڤاکسین کەین ئەم مناڵە جوانش برازایەکی شیرینی منە ئەها چۆن سەریم دەکا چۆنی دەڵێی مەسعودە کۆپیە ماشەڵڵە ئەمە کچی مەسعودە مەسعود مۆنتێری بەرنامەیە گوتمان باشترین مۆنتێری کووردە ئەرە چەپڵەیەک بۆ مەسعود باشترین مۆنتێرە ئێستا باسی ڤاکسین ڤاکسین ئەم چەکە بەهێزەیە کە کۆمەڵێک زانای زۆر کاریان لەسەر کردووە بۆ ئەوەی یارمەتی دەربێ بۆی ئێمە بپارێزێ لە دەردە کوشندەکان ڤایرۆسە کوشندەکان کە زەمانێک بووە مرۆڤایەتی زۆر بەدەستیەوە ناڵاندووە. بۆیە ئێستا کە زانست گەیشتووە بەم چەکە بەهێزە گرنگە پێویستە بۆ ڕزگارکردنی مناڵان و داهاتوی خۆمان ئەم ڤاکسینانە بەڕێکی بەکار بهێنرێن. ڤاکسینەکان کۆمەڵێک جەدوەلی ڤاکسینمان هەیە کە بەڕێکی بەکارهێنرێ. ڤاکسینیشمان هەیە بۆ کۆمەڵێک خەڵکی تایبەت. ڤاکسینمان هەیە کە ساڵانە بۆ کۆمەڵێک مناڵی تایبەت کە مەترسیدارن دژە ئینفلۆنزا بەکارهێنرێ. بەکارهێنانی ڤاکسین خۆکتانەکان گرنگترین و باشترین دۆستە چەکە کە ئێمە توانین بەکاری بێنین. زۆر باشە ئەوەی کە دەبێ بیڵین ئەوەیە دەرزی تێکەڵا سزای بۆ دەرچوو دکتۆر پشدەر دەڵێ لە سێدارەدان هەر کەسێک بڕیار بدا دەرزی تێکەڵا لە هاونیشتمانیەک بدا لەبەر ئەو زیانە زۆرانەی کە باسیکردن ڕاستە چاکت دەکاتەوە بۆ مای کاتی چاکبوونەوە نییە کەمبوونەوەی نیشانەکانە سڕکردنتە ئیفلیسکردنی سیستمی بەرگریتە بەڵام لە درێژخایەندا زیانی یەکجار گەورەی هەیە. ئەمە یەک دوو دەرمانی دژە هەوکردن دژە بەکتریا کە دکتۆر پشدەر دەڵێ بە هەمان شێوە کفرێکی پزیشکیە ڤاکسینیش دەڵێ شۆڕشە. دکتۆر دوعاتۆ پێش ئەوەی کە پسپۆڕی خۆراکبی پزیشکی دەرمانسازیش مەسعود لێمی وەرگرەوە
حەز ناکەم لە باسی کحول ئەو لێرە بێت. چەند قشتە عاقڵ بوو. دکتۆر پشدەر ئەمە چارەسەری پەتا دەکات؟ نەک چارەسەری پەتاناکە بەڵکو زۆر مەترسیدارە بەڕاستی. من وا هەست دەکەم خەڵک بۆ شێوەیە بێ وا تێبگا کە ئەم کحولا خواتەوە بزانێ ڤایرۆس یا بەکتریاکە سەرخۆشەکە و لە کاتی بێئاگاییە ئیتر جەستەی ئەو پەلاماریە و لە ناویە بە من پێم وایە ڕێک پێچەوانەکەیەتی جەستە سەرخۆش دەکات بۆی سەرخۆشەکە تووشی وشکبوونەوەتەکە. ئەم دەردراوانەی کە خوا دروستی کردو بۆی ئەم ڤایرۆس و بەکتریا و بەرگری بەهێز کات چی ئەکات لەگەڵ وشکبوونەوەی خەسی ئەکاتەوە نیشانەکانی زۆر قورسترەکە خەوت تێگەیە یعنی کێشەی گەورەی تەندروستی و بۆ دروستەکە و چاکبوونەوەشت زۆر دواخە کەواتە تۆ نەک ڤایرۆس و بەکتریاکانت سەرخۆش نەکرد بەڵکو بە پێچەوانەوە جەستەی خۆت بێهۆش کرد بۆی کە ڤایرۆس و بەکتریاکان ژینگەیەکی زۆر لەباریان بۆ دروستکەی بۆی ئیشی خۆیان بکەن. ئەوە دیعایی مەشروب خۆرەکانە بۆ ئەوی ڕێگەیەکی دیکە بە خۆیان بدۆزنەوە بڵێن وەڵام مەشروب باشە. ئەوەی کە یەک دنیا زیانی هەیە و کاری توشبوونە بە شێرپەنجە و کاری ڕاستە خۆ سەرەکی توشبوونە بە شێرپەنجە لەگەڵ یەک دنیا زیانی دیکە قەت 100 ملیۆن ساڵی دیکەش پەتات بۆ چارەسەر ناکە. ئەمە بۆ سەر مێز باش نییە بۆ ژێر مێز باشە. شت زۆر ماوە باسی کەین هەمووشی گرنگن. ئەو چیە؟ یەکێک لەو شتانەی کە لە پەتاکان لە چارەسەری پەتاکان بەکاردەهێنرێ ئەو بوخارەیە هەڵم. دروستە بەکارهێنانی؟ چارەسەرێکی زۆر زۆر گرنگە. ئێمە پێشتر زۆر باسی شێدارکەرەوەمان کرد ئەگەر بەدەر لە دەرمان ئێمە تەنها باسی شێدارکردنەوە کە ئەم ئامریکا تەنها هەڵم دروستەکە. ئێمە لە زۆر ڕۆ سوودێکی زۆر گەورەی لێبینین لەوەی کە ئاستی بڵاوبوونەوە و گەشەکردنی خێرای ڤایرۆسەکانە وەستێنەیە. دووەمیان کەشێکی شێدار بۆ لوتمان دروستەکە بۆ ئەوەی سیستەمە بەرگریە بەهێزەکەی بگەڕێتەوە و لە هەمان کاتە ئەم دەردراوەی کە لوت و کۆئەندامی هەناسەمانە وای لێکا کە ینی شل ببێتەوە بۆی بە ئاسانی بتوانێت ئەم ڤایرۆس و بەکتریا بگەڕێتەوە. لە هەمان کاتدا شتێک کەوتمان بەهۆی هەوای وشک و ساردا کە تووشی تەسکبوونەوەی ڕێڕەوی کۆئەندامی هەناسە و نیشانە قورسەکانمان بۆ دروستەکات ئەمە ناهێڵێ. بەڵام پرسیارە گرنگەکە ئەوەیە زۆر بەکارهێنانی ئەم شێدارکەرەوەی لە ماڵەوە ئەوەی کە شێ دروستەکە تەمان لەناو کۆمەلگای کوردەواریە بۆ بۆن بەکاریهێنین ئێمە بەڵام گرنگتر لەوە شێدارکردنەوەی ماڵە بەڵام بۆ کەمێک کات نەک بۆ بەردەوام بۆ کە زۆر بەکاریهێنا ڕێژەی شێ لە ماڵەوە زۆر زیادەکە گەشەی کەڕوو لەم ناو ماڵە زۆر زیادەکە مەترسیەکەی چەند بەرابەری سوودەکەی ئەبێت ئەو کاتە کەواتە ئەم بێت زۆر وریابین بۆ چەند کاتژمێرێک بەکاری بێنین ئەو ماڵانەی نەخۆشی هەستیاری ڕەبۆ هەستیاری لوت هەیە زۆر وریاتر چەند کاژێر لە ڕۆژێکدا لە ڕۆژێکە ئێمە ئەتوانین 2 بۆ 3 جار دوو کاتژمێری هەڵیکەین 2 بۆ 3 جار دوو کاتژمێری بڕێکی کەم ڕێژەی شێ لە 30 بۆ 50 ڕاگرین ڕێژەی شێ باش زیاتر خراپە وە کەمتریش خراپە لە 30 ڕوونە. دکتۆر دوعاویستت کۆمنتێک بدەی لەسەر منداڵەکە؟ ئەرێ وڵا دکتۆر بژدەر قسەی دەکرد بەس ئەتوو گەلێکی حەج منداڵ دەکەیم گوتە دکتۆر ئەراس حەج منداڵە دەکە بە خۆشی منداڵی نییە. شڵە منداڵێکی نێزیک چێت نەوەڵا زۆر تێکەڵم لەگەڵیان لەگەڵ برازا و خوشکەزاکانیشم مام زۆر برادرم جا فعلەن کە ئەوەش تەوان برازایی منە منداڵی مەسعودە مەسعود برای کە ئەو هات زۆر ئاگام لە دکتۆر پشدەر نەما. ئەرێ مندی بەس تەمەشاحەیە ئێستاژی تەمەشاوێ دەکەی نەمزانی باسی نمونە ئێمە ئەگەر مەترسیەکی گەورە لەسەر جەستەمانە هەبێت نابینی لەگەڵ ئەوەی کە نایبینی ڕوونە ئەم دەرمانە دژە بەکتریایانە بۆ ئەوەی پارێزێ
دەکەن ڤایرۆسە کوشندەکان نەمزانی باسی ئەبێ خەمی دایکی مناڵەکانی بۆ بخۆین اینجا لە دوایەوە مناڵەکان تەواوە ئەوە قسەیە هەرێتە ئاگاتان لێی بوو کەس ئاگای نەبوو دایکی مناڵەکان نەبێ منداڵ نابێ دکتۆر دوعا بفەرموو ئێرە بۆ ئەوەی ئەوەم بۆ باسکەی کە ئەو شتانەی کە باست کرد ئەو پێکاتانە بەڵێ دکتۆر زیانیان چییە؟ بفەرموو من ئەوەت بۆ دێنم کەچەپ و مایۆنیزەکە ئێستا هەر یەک لەوانەی کە باس کرد پێکاتەکەیان جیاوازی سەرەکەکەی پێکاتی هەردووکیان چییە؟ زۆر باشە بەس دکتۆر دخوازم تشتێکی بگۆتانە وازەح کردبانە ئەو بینن ئەو کەچەبە یا مایونێزە پیچێکی قورسە ئەو وەقتی قورس بێ نەشەستەی زیاد دەخێنێ نەشا دەخێنێ مەدی نەشا بۆ ئەوە قورس ببە ئەوسا لێ بێت یعنی بزانە بەڵێ بەڵێ ئەو تشتە وەقتی لێ بێ ئەو نەشا خەست دەبێ قەس دەبێ ئەوە چییە ئەوە هەموو شەکرە ئەو هەر شکرێ ناف خوێنژی بەرز دەکە یعنی هەم شکر دەخێنە ناودە هەم ئەو نەشاژی دەخێنە ناودە هەر محمد بشکر ئەو شکرێ هاان هەگەر زۆر بخۆن خاصەتەن ئێ هەروژەی فێر بوونێ کە چە بوو ماینیز لەگەر خواردنی بخۆن ئەوانە مع الوقت توژی مقاومی ئەنسولین دەبن تأثیر لە سکری احتمال توژی نەخۆشی سکری بن خاصەتەن هەگەر نەخۆشی سکری اصلا موجود بە توژی نەخۆشی سکری بن ئەوان دهێلن سکری ناف خوین زیادتر بەرز ببە ئەوە دهێلێت چوری ناوزکدە زیاتر ببە گەلێکی گەو ئەو تشتا دەخۆن ئەمە بینن سەرجەرگی وانژی هەر چوری هەیە دهێلن شەهیە مەرۆ زیاتر یعنی مەرۆ حەز لێی بەردەوام ئەو کەچە بە ماینیزە بخوا ژبەرگۆ نەشەکرت ناودەیە تەعمی خۆشە هەز دەکەن لازم بەردەوام بخۆن و زووژی برچی دەبن لەنە شکرێ ناف خوین زۆر بەرز دەبە دوایە دێتە خوارێ هەز دەکەن جار برچی بوون زیاتر خواردنجی دەخۆن ئەوانە یعنی چ ئەو شکرە ئەو نەشا دەخنە ناودە شکرێ ناف خوین زیاتر بەرز دەبە گەلێکی مشکلەی بۆ نەخۆشیە سوکەری گەلێکی مشکلەی بێ منداڵە زۆر بخۆن مع الوقت توژی مقاومی ئەنسولین دەبن مقاومی ئەنسولین یعنی احتمال ببە سوکەری جۆری دووەم ئەوە تأثیر لێ دەکە چەورید ناوزک دەخەزن دەکە سەرجەرگ خەزن دەکە وەزن زیادە دەکە و تأثیر دەکە دهێلە مەرۆ زوو برچی ببە زوو برچی ببە بەردەوام خواردن دەخۆی لەنە وەقتی سکەریە ناف خوین زوو بەرز ببە هەرزوو دێتە خواری پرسیارێک ڕێژەیەکی ڕێگە پێدراو هەیە تۆ بڵێ وەکو پسپۆرێکی خۆراک بڵێ هێندە ڕێگە پێدراوە لە ماوەی 24 کاتژێردا قەیناکە بیخۆین ئەوە نابە ڕۆژانە بخۆن بەڕاستی هۆگەر ڕۆژانە خوارد کارن کەوچیەکی بخۆن یعنی نفسی ئەف کەوچی تقریبا ئەو 15 گرامە ئەو کەوچی تانین یەک کەوچی بخۆن زیاتر نا تانن هەفتانەی جارێک دوو جار بخۆن بەس ئێگۆ هەگەر ڕێجیم بەکارتین ئێ مشکلەی سوکەری هەیە مشکلەی زەخت هەیە بەڕاستی باشترە هەگەر نەخۆن ژبەر چژی تێدەیە موضوعی خۆی ئەو خۆی زەخت مەگۆتە بەرز دەکە تأثیر لە مشکلی ئێگۆ مشکلی گورچی لە هەیە ئێ مشکلی زەخت هەیە مشکلی دل هەیە ئەو موضوعی ئەو بەهارات دخێنێ ئێ مشکلی مەعیدە هەیە سوتاندنی مەعیدە هەیە ئەو مشکلە هەیە تأثیر لە مەعیدەیژی دەکە خاصەتەن معجون تەماتە ئەوە تورشە وقتی لە مندوزی دەخن ئەوە لەی مندوزی زۆر خراپە لەو مەعیدەی ئاوی لەیمون هەگەر نەسروشتی بە ئەوەژی تأثیر لێ دەکەن بەلا بەحسی زەیتەی بکەن ئەو زەیتی ئەو ڕوونی دەخنە ناو دەمەگوتە ئەو یا گول بەرۆژەی یا سۆیایە احتمال تولی حساسی ببن ئۆمیگا 6 تێدەی ئەو ئۆمیگا 6 دهێلە التهاباتی ناو جسم زیادە ببە چوریەکی خراپ تێدەیە ئەو دهێلە کۆلێسترۆلی خراپ بەرز ببە LDL-ەکە بەرز ببە ئەو مع الوقت تأثیر دەکە خاصە هەگەر نەخۆشی سوکەری هەبە یا نەخۆشی دل هەبە ئەو توژی جڵتە دەکە تأثیر لێ دەکە ئەرێبانەی خۆین کەوچکەکەش زۆر ئاوا بێ هەگەر جارێک دوو جار گەشتە جڵتە مەوزوعەکە هەگەر طبعا توژی هەگەر نەخۆشیە دل هەبە یا نەخۆشیە سوکەری هەبە ئەوە زۆر بخۆن ئەمە تشتێکی نابێژن هەگەر تشتێکی باعتیدال بە یا تشتێکی کەم بە تشتێکی کەم بخۆن هەفتانە جارێک کێشە نییە بەس ئەو مشکلێمە ئێگۆ ڕۆژێ چەند جارێکی دەخۆن گەلک منداڵ هەنە حەز دەکەن هەر خوارێنێک بە کە چەب ماینیز لەگەردا بە ئەوە زۆر خراپە نابە منداڵ کێمی 3 ساڵیژی بخۆن لازم منداڵ لەنۆ شەکرەکە زۆرە خۆیەکە زۆرە هەموو بەهاراتە ئەوژی تأثیر لێ دەکە لە مندوزی تأثیر لە ددانی دەکە فگەلک مشکلە هەیە بەس تانن بطريقة أكثر وشتي المالي تشيكن طارن كاتشب والمايونيز المالي تشيكن بطريقة أكثر وشتي طبيعي به تأثيري وي كم به بهمان بيكاتا تانن معجون طماطة هجر هنا كان سروشتي المال دروز دكان إيه حزم ما قلت هر شكر تديه هر أو مادة تديه إيجو باريزي دكش بو زيادة خزن ببلود صالي يعني أو تانن هجر أو سروشتي بالمال حذر كربن يا طماطة بزيتي زيتون دتانن صوركن تانن تخنا ناف ميكسر ده بيشكي زيتي زيتون بيشكي خوي بيشكي بهارات كارن تخنه بشكر بيشكي آفي ليموني طبيعي يا ليموني طبيعي تخنا ناف ده بدنا من دالي أو سروشتي هيج مشكلة الناي لأنه زيتي زيتون زور
زۆر باشە ئۆمیگە 3 تێدەیە زۆر باشە دەست خۆش ئەمە بۆ کەسانی کە دەیانەیە کەچەپی تەندروست مایۆنیزی تەندروست بخۆن تماما باسی کەچەپ بوو ئەمە بەحسی کەچەپ کەچەپی تەندروست بخۆن بە تێکەڵکردنی ئەمانە لە ماڵەوە دەتوانن کەچەپی تەندروستیان هەبێت ئەو بۆ تۆ بوو خۆش بۆ مایونێز تانن ئەوە ژیل مالچێکن ئەوە هێکەی خاف دەخێنێش بەرولە ئەمە ناتانن بدەنە منداڵی هەگەر کەمی 3 ساڵی بە ئەمە تانن چ تێخێنێ مەسەن بەتاتە بکولینن تێخنە ناو میکسەردە یا دووسی کەوچیک ماستی خۆمالی بە ئەمە تخنە ناودە دوو دەندی سیرەکە ئەوژی سروشتی ئەوژی زۆر باشە هەر بۆ مەناعەژی باشە ئەوە دخنە ناودە پیچەکی زەیتی زەیتون دخنە ناودە ئاوی لەیمونی طبیعی لەنو هەر هندێکی مایونیز و کەچەپ تڕشە ئاوی لەیمونی طبیعی پیچەک خۆی دەخێنێ هەر ئەوە مایونێزی سروشتیە طبیعیە تەسیری هیچ تەسیرەکی خراپتنەیە لەنو مادی مەخسیە ناودە تشتی مەخسیە ناو ئەو مایونیزی یعنی هەگەر پەتاتە کلاندی بە هەگەر زەیتی زەیتون بە پیچەکی خۆی بە پیچەکی ئاوی لەیمون طبیعی ئاوی لەیمونی طبیعی ڤایتامین سی تێدەیە ئانتی ئۆکسیدەنت تێدەیە ئەو بۆ جسم باش مناعك يعني التهابات كم دكا بۆ مناعی باشە ئەوە تانن چێکن لە ماڵ بە طریقاک سروشتی باش ئەوەی کە دکتۆر دوعا باسی دەکا دەڵێ بیخۆن قەیناکە بەڵام ژەهرە بیخۆی قەیناکە بەڵام تووشی جەڵتە دەکا بیخۆ قەیناکە کێشە نییە بەڵام دوای تووشی نەخۆشیەکانی یەک دنیا نەخۆشی دەکا تووشی شەکرێت دەکا کێشە نیە دەتوانی بیخۆی یعنی زۆر دیبلۆماسیانە بێتان دەڵێ مەیخۆن ئەمە ئەو کەچەپ و مایۆنیزە دەستکردەی کە لە دەرەوە هەیە جا تۆ بچی خواردنی خێرا بخۆی خۆراکی خێرا ئەمانەشی بەسەر داکەی بێگومان زۆر خراپە بەڵام چارەسەرەکە ئەوەیە کە جێگرەوەکە ئەوەیە کە لە ماڵەوە دروستیکەی دکتۆر دوعا تۆ لە شوێنی خۆت بەس ئاوا بسوڕێ دکتۆر پشدەر فەرموو ویستی شش شتێک بڵێ بەدەم ڕێگاوە گوڵچنین شتەکەش بڵێ باسی ئەمە بکەم تاوان زۆر خەڵک یاسا گلەیەوەیە خەڵک لە تەمەنێکی گەنجیە لە تەمەنێکی گەنجیە تووشی جەڵدا ئەبێ گورچیلەکانی ئەوەستێ زۆر جا خەڵکی ئێمە دایمەڵە دنیاکە ئەمەنە خراپ بووە هەر لە تەمەنی زووە بەڵام ئەمە یەک شت باسکەم قسەکانی خاتوونی دکتۆر ئەوەیە کە هەموو ئەم شتانەی کە مناڵی خوا وردە بۆی کۆ ئەبێتەوە سێرکی لە 15 20 25 جەڵدەی خوانەکات جەڵدەی لێە تووشی مشکلەی گورچیلەکانی ئەوەستەیە بەڵە تووشی زەختە بێت تووشی شەکرا بێ هەموو ئەم شتەیە کە هەیە ئەمە هی مناڵیە کە ئاگاداری نەبووین بە تایبەتی ئەندامەکانی مناڵ کە ئێستا من باسی هەناسە بکەم تا تەمەنی 18 ساڵی لە گەورەبوون و لە پێشکەوتن و لە بەرفراوانبووندایە ئەو زیانەی کە بەر تەندروستی مناڵەکێ بۆ نەجگەرەکێش ئەڵێ ئەو کەسەی کە پێش 18 ساڵی جگەرێکێشا بێ مەترسی زۆر گەورەترە لە دوای 18 ساڵی دەڵێن لیمۆ بخۆن بیخۆی نیانە بە دڵنیاییەوە لیمۆ پێکهاتەیەکی سەرەکی ڤیتامین سی و پۆتاسیۆمە هەم بۆ سیستەمێکی بەرگری زۆر باش و پۆتاسیۆمەکەشی بە هەمان شێوە بۆ ئەوەی کە ماسوولکە و هەناسە و مدەمارەکانە بە باشی ئیش بکات زۆر پێویستە لە هەمان کاتە لوت و دەم و ئەمانە و قورگی ئەکاتەوە هەناسێکی باشە بۆ ئەدرێ دەردراوەکانی شلەکاتەوە بۆیە بە ئاسانی هەناسەدان و بەڵام کەسێک قەت لیمۆی نەخواردووە ئێستا تووشی پەتا بووە لیمۆ دەخوا بە خێرایی سوودی لێ وەردەگرێ نەخێر ئەمانە عادەتەن لە کۆڕۆنایە یعنی بەڕاستی زۆر بە هەڵەیە چوین سیرما کرد کۆمەڵێک یەک دنیا دەرمانی زینک و ڤیتامین دی و کۆمەڵێک شتی زۆر کە زۆر بە هەڵە تێگەیشتن هەبوو خەڵکانێکی زۆر بەداخەوەڵێم ماکێکی زۆریان لەسەر دروست بوو لە ئەنجامی بەکارهێنانی ئەم دەرمانە زۆرانەوە بۆیە بۆ ئەوەی سیستەمێکی بەرگری بەهێزێ بێ پێویستە هەر لە سەرەتای تەمەنتەوە بەشێکی زۆری ئەو زەیکە وەریەگری لە سەوزەواتەکان و لە میوەیە بێت دەست خۆش لیمۆ واتە هەموو ئەو جەماعەتە بەڵێ هەموو ئەم جەماعەتە بێکەوە هەنگوین و شیر بەڵێ هەنگوین و شیر بە تێکەڵی بە هەمان شێوە سیستەمێکی بەرگری زۆر باش پێەیە قورگت نەرمەکاتەوە کۆگەی ڕقت نەرمەکاتەوە دەردراوەکان شلەکاتەوە
بۆیە سوودێکی زۆر لی ئەبینی لەو کاتەیە مەجای هەناسەدان و هەناسەدانی خۆش سیستەمێکی بەرگری زۆر باش چای سەوز چای سەوز بەدڵنییا و بە هەمان شێواز ئەمیش بە هەمان شێوە بە حکمی گەرمیەکەی هەڵمیەکەی یعنی سوودێکی زۆر ئەو پێکاتانی کە تایەتی چ بۆ بەرگری چ بۆ هەناسەدان سەوزە بە شەیەکی گشتی سەوزە بە شێوەیەکی گشتی و نعناش بە تایبەتی بە هەمان شێواز دەم و لوتی زۆر باش هەناسێکی زۆر باش دەکاتەوە و بەرگریەکی زۆر باشە پێەیە جوانە. بۆیە زۆر پێویست و زۆر بە سوودە سیر و پیاس سیر و پیاسیش بە هەمان شێواز زەنجەبیل. هەموو ئەمانە دژە ڤایرۆسە دژەوکردنە دژە بەکتریایە شلکردنەوەی زەنجەبیلیش بە هەمان هەمان شێوەیە خورمایش لەسەری هەیە خورما بڕێکی زۆر باش لە مەگنیسیۆم و پۆتاسیۆم و حتا زینک و سلوم ئەمانە کە زۆر باشە بۆ سیستەمی بەرگری بۆ ئەوەی ماسوولکە و دەمارەکانە ئیشێکی زۆر باش و ڕێکەن لەو کاتەیە بۆی هەناسەدانێکی باش بکەیت کاتی هەر لە سەرەتایی لە دوای لەدایک بوونەوە ئەمە تۆ وردە ئەم سیستەمە بەرگریە و گەورەیەکەی بەهێزیەکەی چاونەترسیەکەی چاوکراوەیەکەی بە ڕۆژێک و دوو ڕۆژ ڕاستە کاریگەری هەیە بە وشک بوونەوە و ئەوەی کە هەناسەدانەوە بەڵام بۆ خودی بەرگریەکە پێویستە تۆ لە سەرەتای تەمەنتەوە بەو شێوازە ڕای بینیت و گەورەیەکی ئەو خەلک فکریوان ئەنە ڕۆژێکی دوو ڕۆژە ئەو تشتە یان منع بەرز دەکەن یاوەی نەخۆشیەکە هەرە نەش بدایەت لازم ئەمە تەرکیزکەن سەر چاوە مناعی خۆ خورتکەن چاوە ئەو تشتی سەروشتی تشتی مەسە میوە تەرکیز لێکن گەلک خەلک میوە ناخۆن سەوزەواتی ناخۆن تەرکیزیان بەس خواردنی دەرەیە یا خواردنی تشتی خراپە. سەرەتا دەستخۆشی لە پێشوازیکردنی بەرنامەکەتان دەکەم پرسیارەکەم دەربارەی ئەوە بوو کە باوای دابنین کەسێک دەڕوا بۆ مارکێتێ دەیەوێت کە چەب یا مایۆنێز یان هەر سۆسێک بکرێتن ئایا هەر هیچ پێکاتێکی تایبەت هەیە کە زۆر زیان بەخش بێ بۆمان؟ براستي وكي موضوعي اما تشنا ماركتي قلك انواعي هنا بس هاجر دويت مشاكل قلك انواع هنا مثلا بشكره سر دنوسرين سر لي بلاكاش وقر فري او باش هاجر بكاربينين بس بشكل عام حمو وكي يعني تركيبي حمو تشتيد نافد نيزيكي يكا. السلام عليكم. الكاتشب والمايونيز شنو تأثيرهم على المعدة؟ هل ممكن يسببون تهيج وحموضة؟ او كسشبو ما ينجيش برجو هندك جاي هنا مجودة لي مندوزي تخيني يا طرشي تناف دزورة ومعجوني طماطة او بخوت طرشة او فقالك تأثير معدة ده كان ايجو مشكلة معدة هي يعني باشتري هجر كم كان يا نخون ايه مشكلة معدة هي هندك جوان توجي حموضي معدة دبن يعني سلطان ديني معدة دبن سباس نيش تصبلي ليدا تصبلي كتير ليدا نبزاين نيش تصبلي ليدا بەتەماو من و نەی داواتان لێ دەکەین کە دەرمانی دژە بەکتریا بۆ ڤایرۆس بەکار نەهێنن لەبەرەوەی کە تۆ ڤایرۆست گرتو و دەرمانی دژە بەکتریا بەکاردێنی وەکو ئەوە وایە کە برسیت بێت و ئاوا بخۆیتەوە پەیوەندیان بە یەکەوە نییە چەندیش ئاوا بخۆیتەوە تێر نابیت چکە تۆ برسیتە نەک تین و من و نەی داواتان لێ دەکەین کە ئەگەر پەتاتان گرت ڕێو شوێنە پزیشکیە دروست و تەندروست و زانستیەکان بەکاربێنن من و نەی سپاسان دەکەین کە ئەمڕۆ بینەر و بیسەری بەرنامەی ئێمە بوون سپاس بۆ هەردووک میوانەکانم هەروەها سپاس بۆ بەشداربوانی بەرنامە کە لە بەردەڕەشی شیرینەوە لە بەردەڕەشی ڕووسپیەوە هاتبوو.